هەندێک ڕاستی لەسەر ڕووداوی کوشتنی باوکم و براکان بۆ سەرجەم دەستگا ڕاگەیاندنەکانی خەڵکی کوردستان بخەینە ڕوو. دوای ئەوەی لە شەویدەی لەسەر 11 مانگی ساڵی 2010 تاوانباران هەڵدەستن بە کوشتنی سێ برای گەنجی بێتاوان لە یەک کاتدا لە کاتێکدا کە خەریکی کار و کەسابەتی خۆیان بوون. دوای تاوانەکە خۆیان و خانەوادەیان خۆیان دەگەین لە شاری سلێمانی. دوای ئەوەی حکومەت هەڵسا بە ڕێکارە یاساییەکانی لە ئەنجامدا تاوانباران حکمی یاساییان بەسەردا سەپێنرا. لە دوای ئەوە بەردەوام دەستگا ئەمنیەکانی سلێمانی ئاگادارکراونەتەوە لە ڕێگای وەزارەتی ناوەخۆ وەزارەتی پێشمەرگە داوای ڕادەستکردنی تاوانباران کراوە، چونکە هەندێکیان لە یەکەی هەفتای هیچ پێشمەرگەی سەر بە یەکەی نیشتمانی کوردستان بوون، بەڵام بە هیچ شێوەیەک ڕادستی یاسا نەکراون، بە پێچەوانەوە لەو سنوورەدا داڵدەدراون و بە ئازادانە بەچەکەوە سوڕامنەتەوە. 2000 ڕۆژی هەینی 13/12/2024 جارێکی دیکە بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژراو تاوانباران بە هاوکاری گروپێک لە شاری هەولێر هەڵدەستن بە کوشتنی باوکی ئەو سێبرا کوژراوە لە کاتێکدا کوژراو لە سەروی تەمەنی 6 ساڵانە. ئەمە چوارم کەسە لە بنەماڵەکەمان دەکوژرێت. لێرەوە ڕووی دەمان ئاراستەی بە پرسانی ئیدارە و ئەمنی یەکێتی دەکەینەوە، وەڵامی ئەم پرسیارانە بدەنەوە. یەکەم، ئەم ڕووداوانە پنا بۆ داڕێژرا بوون لە سنووری ئەوان هاوردەکراوە بۆ هەولێر، وەکەواتە پلانێک لە سلێمانی دانراوە و هەولێر جێبەجێ کراوە. دووەم، لە پەراوێزی ئەم پیلانەدا یەکێتی و بەرپرسانی سەربازی ئیداریان لە بەردەم مەسئولیەتێکی گەورەدان کە تا ئێستا لەو سنوورەدا تاوانباران داڵدەدراون و ڕادەستی یاسا نەکراون. بۆیە دەبێت وەڵاممان بدەنەوە، ئەویش بە ڕادەستکردنی تاوانباران بە یاسا بە پێچاوانەوە دەری دەخات کە یەکێتی دەست لە ڕووداوی کوشتنەکەدا هەیە.